جوری تایر روی دا وای بەڕاستی ئەو خوڵێکی زۆر باشە بۆ گەنج و تازە پێگەیشتوان هیوادارمان خوڵە بەردەوام بێت گرنگی پێ بدرێت ڕاستە ئێمە پلەیەکەمان بەدەستنێنە پلەی دووەمان بەدەستێنە بەڵام یاریێکی باشمان کرد شانازیە بۆ ئێمە کە هەتا پلەی دووەم هاتین دەستخۆشی لەیەکە بە یەکە یاریزانان دەکەین بەڕاستی ئەو پاڵەوانتە لەسەر زەمی کوردستان و عێراق بوو بەڕاستی دڵخۆشەکی بۆ من وە بۆ یاریزانەکانی خۆمان بەڕاستی دڵخۆشەکی زۆرە بە تاکید فەریقی بە عەرکەش پیرۆزبیانی دەکەین بۆ خڵای دووەم ئەگە باش نەبانەیە بە تاکید نەداهاتنە دووەم